بڕیارە سبەینێ پێنجشەممە لە شاری هەولێر یاریەکانی پاڵەوانێتی تێنسی سەرزەویانەکانی کوردستان ئەنجام بدرێت و هەژدەیانە بەشداری دەکەن و 3 ڕۆژ دەخایەنێت. ئێمە وەک یەکێتی ناوەندی تێنسی کوردستان سبەی پێنجشەممە ڕێکەوتی 12 نۆی 2019 هەڵدەستین بە ئەنجامدانی پاڵەوانێتی یانەکانی کوردستان لەسەر ئاستی پێشکەوتووان کە لەم پاڵەوانێتیەدا هەژدەیانە بەشداری دەکەن لە پارێزگاکانی هەولێر و کەرکووک و سلێمانی و هەروە هەڵەبجەش بەشداری دەکا لەم پاڵەوانێتیە کە پاڵەوانێتیەکەش ئەکەینە بە 4 گروپ هاتە 4 کۆمەڵە لە هەر کۆمەڵەی دوویانە سەر ئەکەون کە یاری ئەەکەون و پاڵەوانێتی یانەی سێم ئۆتۆماتیکی سەرەکەوێت بۆ پلە نایابی کوردستان و ئەوانەی دەمینێنەوە بۆ پلەیەک کە ساڵی داهاتوو پاڵەوانێتیان بۆ ئەەکەینەوە هەم شێوازی یاریەکان ئەەکەین بە دوویانە سەر ئەکەون لە پلەیەک بۆ پلە نایاب و پاڵەوانێتەکە 3 ڕۆژ ئەخایەنێت.